الله أحد. من هو الأقوى؟ أنا على دين محمد، أقول ما يقول، فليرد علي ذلك من يستطيع. الله أكبر، الله أكبر، الله أكبر، الله أكبر. أشهد أن لا إله إلا الله، أشهد أن لا إله إلا الله، أشهد أن محمدا رسول الله. کۆچکردنی پێغەمبەر و هاوڵەکانی لە شاری مەکەی پیرۆزەوە بۆ مەدینە ڕووداوێکی مێژووی زۆر گەورە و پڕبایەخ بوو، بە جۆرێک سەرلەبەری مێژوو جوگرافیا و هاوسەنگی هێز و تێڕوانین بۆ ژیان و مردن و بواری بازرگانی لە جیهان و ناوچەکە گۆڕا و هەر بۆیە کۆچ لە هەموو لایەکەوە بۆتە جێی سەرنج و لێکۆڵنەوەی موسڵمانان و خەڵکانی تر. ئەگەر لە ڕووی سەربازی و هێزەوە سەیری کۆچی پێغەمبەر و هاوڵانی بکەینەوە بە گەیشتنیان بۆ شاری مەدینەی پیرۆز، تەرازووی هێز گۆڕا و موسڵمانان بوونە زۆرینە و دەسەڵات و فەرمانڕەوایی کەوتە دەستی خۆیان، بەڵام بە جۆرێک مامەڵەیان لەگەڵ دانیشتوانی شارەکە کرد کە دوای ماوەیشی کەم زۆرینەی مەسیحی و جوولەکە و بتپەرستی شارەکە بوون بە موسڵمان و لەگەڵەوەشدا موسڵمانەکان مامەڵەیشی تایبەتیان لەگەڵ پەیڕەوکارانی ئەو ئاینانە کرد کە هەست بە هیچ جۆرەستەم و چەوسانەوەیەک نەکەن. بابەتی پێکەوژیان بابەتێکی قورئانیە، داخوازیی قورئانیە. کاتێک کە قورئانی پیرۆز هاتە خوارەوە لە جەزیرەی عەرەبیە، بەتایبەت لە شاری مەدینەیە، کۆمەڵی ئاین و دەستە و تاقم هەبوون، بەتایبەتی جوولەکە و مەسیحیەکان. بۆیە بانگەوازی ئیسلام لە سەرەتایە استراتیجی وە بۆ مەسەلەی لە پێکەوەژیان و لەگەڵداژیان و لەگەڵ هەڵکردن و بانگەوازکردن لەگەڵیانە. بۆیە بەشێکی زۆری پانتایشی زۆری قورئانی پیرۆز باسە لە ئەهلی کیتاب، باسە لە پێغەمبەرەکانیان، باسە لە پیاوچاکانیان، باسە لە مێژوو تاریخیان. ئەمە بەشێکی زۆری بۆ بابەتەکە بۆ پێکەوەژیانە.
بێگومان قورآانی پیرۆز کاتێک کە دێت تاکی دەکاتەوە لەسەر چەند بنەمایەک. یەکەم مەسلەی ئازادی ئاینی لەگەڵ ئاینەکانی ترا. یەکەم ئیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەیکات و تەمەن لە ڕێگەی قورآنەوە کە قورآنی ئەعلان نەکرێوەیە کە لا ئیکراها فی الدین، ئەی مەسیحەکان ئەی جوولەکەکان ئێوە هیچ زۆرکردنێکتان لەسەر نییە و ئێوە زۆرتان لێ ناکرێت لەسەر ئاینی خۆتان نەمێننەوە. تەنانەت قورآانی پیرۆز ئیعلانەکە دەفەرمێ ئەو ئاینانەی کە لەسەر زەویدا هەن ئین الذین آمنوا والذین هادوا والنصارى والصابئین والمجوس والذین أشركوا کە شەش ئاینەکە ئەفەرمی ئەمانە ئین الله يفصل بينهم يوم القيامة، يعني ئیشی ئینسانی مسلمان نییە کە قەزاوەت بکات، يعني ئیشی ئینسانی مسلمان نییە خەیان پێ بگرێ، بەڵکو بەڵام ئێمە بانگەوازەکەین بۆ ئاینەکەی خۆمان بەبێ ئەوەی مزایەقەی ئەوانی تر بکەین. تەنانەت قورآانی پیرۆز کۆمەڵە استراتیژی داڕشتۆ لەگەڵ ئەوانە بۆ نمونە کە بێگومانە کاتە عەمەلی پێغەمبەری خوا بۆ نمونە ڕێز لە پیرۆزیەکانیان نەگری، تەنانەت سوکایەتی بەخواکانیان ناکەی. قورآانی پیرۆز فەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. ئەگەر خواکەی باتڵیش بێتەوە نابێ سوکایەتی پێ بکەی. هەروەها پاراستنی معابد و پەرستگاکانی یەکێکی ترە لە شێوازەکانی پێکەوە ژیان. بۆ نمونە قورآانی پیرۆز فەرمێ چی؟ فەرمێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وصلوات وبيع ومساجد يذكر فيها اسم الله. يعني اوان مزگەوت دەخاتە دوای هەمویانەوە. ئەفەرمی ئەگەر خوای گەورە بڕیاری خوای گەورە نەبووایە ململانە نەبووایە بۆ پاراستنی شوێنانە هەمووی تیاچوون. قورآانی پیرۆز تاکی دەکاتە لەسەر پاراستنی پەرستگای ئاینەکانی ترە. فەرمی ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله. طبعا ئەمانە شوێنی پەرستگەی مەسیحەکان و یەهودیەکانن و مزگەوت ئەخرێتە کۆتاییانەوە. تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە ساڵی 9 هیجریایە پێم وابێ یان زووتر کاتێک کە مەسیحەکانی نەجران دێن بۆ شاری مەدینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نزیکەی 40 ڕۆژ بە پێی هەندێک ڕیوایەت پێشوازیان لە یەکە میوانداریانەکە لە کاتێکە ئەوان سەلیبیان لەملایە خاچیان لەملایە ڕۆکەنە قودس باشە کاتێکیش ڕێکەوتن نامەیان لەگەڵاکە فەرمێ چێ فەرمێ بۆ مەسیحەکانی نەجران بۆ نەسارای نەجران بۆ حاشیەکانیان بۆ وانەی سەر بە ئەوانن ئێمە ئەمان و عەهدتان دەدەینێ کە کەنیسەتان ناڕوخێنرێ هیچ کەسێ لە کەنیسەی ئەوشتی نیشتەجێ ناکرێت وەها هیچ ئەسقوفێک هیچ ڕاهیبێک هیچ کاهینێک لە شوێنی خۆی ناگۆڕێ. تەمەنەمە گرنگترین خاڵەکانی پێکەوە ژیانە بەتایبەتی لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ڕێزگرتن لە طقوسات و عیباداتیان ئەوان ئازاد بوون لە شوێ پەرستشەکەن. تەنانەت قورآانی پیرۆز فەرمێت ئەی محەممەد تۆ مافی ئەوەت نییە بقرآن حكم كيدا بينيانا، يعني فرمي فإن جاءوك فاحكم بينهم وأعرض عنهم. أجر وان هاتن تواني حكم كيدا بينيانا أشتواني حكم لك يعني لسد خوازي أوان بلا ما فرميتشي وإن حكمت فاحكم بينهم بالعدل بالقسط. أفرمي بالله ما قال حكم يشتكل بيني أنا دات برور با بوي بيغمري خو عليه الصلاة والسلام دات برور ولا بيني أنا ظلمي لنا كردون ستمي لنا كردون وكاتك إشكاسية مدينة ودستوري مدينة نوسيتوا يكي لبندكاني ركوت النام ودستوري مدينة ما لليهود دينهم وللمسلمين دينهم. ديني يجولك كان بخوان وديني مسلمانانش بخوان ولهم ما لنا وعليهم ما علينا أو يكلا سر إيميا لسر أوانيشا أو ما في إيميا ما في أوانيشا بوي تنانت لدستوري مدينة هات والله جولك كان بني عوف طائفة كلا قال مسلمان أنا ئەم مەسلەی پێکەوە ژیانە زۆر تۆخ کراوەتەوە. پێغەمبەری خوا سەردانی نەخۆشەکانی کردوون مەشهورە لە سەحیح بوخاریاتەوە سەردانی مناڵێکی کردووە کە مناڵێکی یەهودی بۆ پێغەمبەری خوا هەواڵی پرسیوە و لە ئاخر جاری شاوتێتی خۆزگایە مسلمانە بوو یانی لە تەمەنی ئەوەی پێ نەوتووە بەڵام لەبەر چاوی باوکی ئەوەی پێڵێ. هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نانی خواردون معلومة تەنانەت ژەهراوی کراوە لەسەر دەستی جوولەکەکان کە نانی خواردووە. هەروەها زەواج و هاوسەرگیری کە قورآانی پیرۆز دیسانەوە حەڵاڵی کردووە و پێغەمبەری خوا یەکێک لە خێزانەکانی مەسیحی وە کە مارەی قبطی بووە و یەکێکی تر لە خێزانەکانی یەهودی وە کە سەفی کچی حوێی کوڕی یەختە بووە باشە بە بێگومان ئەمانە مسلمان بوون و تەنانەت پێغەمبەری خوا دوعای بۆ کردوون خەڵک جوولەکە هاتەوە لای پێغەمبەری خوا پشمیوە ئەوان تەمەناویان کرد پێغەمبەری خوا بڵێ یەرحەمکم الله. پێغەمبەری خوا فەرمێتی یەهدیکم الله ويصلح بالكم. هەروەها زۆر لێبوردە بۆ تەنانەت هەڵەکانی بە هەڵە وەڵام نەیاوەتەوە بۆ نمونە هاتوون جوولەکەکان زمانیان باداوتیان ئەسسام عەلەیکە بەڵام پێغەمبەری خوا نەوتووە ئەسسام عەلەیکم يعني مردن لەسەر تۆ بێ محەممەد. پێغەمبەری خوا فەرمێتی وعەلەیکم يعني بەجوان ادفع بالتي أحسن. يعني پێغەمبەری خوا ئاوا تەعاملی لەگەڵا کردن بە کورتی دەتوانین لە سەردەمی پێغەمبەری خوایە زۆر لێبوردەیی هەبووە ستەم لێکردن نەبووە
تەنانەت ئاگاداری مسلمانانی کرۆ فەرمێتی هەر کەسێک کرێکارێکی جوولەکە مەسیحی هەبوو زیاد لە حەقی خۆی ئیشی پێکرد زڵمی لێکرا فەرمێ فانە حەجیج و یەومە القیامە من لە ڕۆژی قیامەتا یەخەیەکرم یان من ئاذا ذمیەن فەقەد ئاذانی هەر کەسی عەزێتی بە عەزێتی ئێمەدا بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا جوانترین نمونەی پێشکەش کردەوە سەحابەکانی ژەروا بوون کاسە دراوسێتی هەبوو عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس کاتێ مەڕێ سەرە بڕێڵێ ئایا بەشی دراوسێت جوولەکەتان داوە هەموو سەحابە وابوون هەموو هاوڵان باوابوون و لە تاریخی ئیسلامیشا بەڕاستی نمونەی جوانمان هەیە کە دەکرێت لە تەوەری دۆمە باسی بکەین. ئاینی ئیسلام هەمیشە بە چاوی ڕێزەوە لە ئافرەتی ڕوانیوە و بە پاییشی گرنگی زانیوە لە کۆمەڵدا وەک هاوبەشی پیا و سەیری کردووە. بۆیە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو ئەرک و مافانەی تایبەتن بۆ پیاوان ئافرەتانی شەگرێتەوە هەر بۆیە وەک چۆن کۆچ لەسەر پیاوان پێویست بووە بە هەمان شێوەش بۆ ئافرەتان وابووە. دیارە کاتێک کە باز لە ڕۆڵی و پێگەی ئافرەتەکەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە سەرجەم قۆناغەکانی بانگەوازی نهێنی پاشان بانگەوازی ئاشکرا و قۆناغی هیجرەت و جیهاد و لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە سەردەمێکی زێڕینی دەسەڵاتی ئیسلامی بووە ئافرەتان ڕۆڵێکی زۆر بەرجاو و بەرجەستەیان هەبووە و ئافرەتان لە ڕاستیە زۆر بە دڵخۆشی و بە دڵێکی فراوانەوە بەدەم پەیامەکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەمەوە ڕۆشتن هەروەکو لای هەمووان ئاشکرایە حەزرەتی خەدیجە یەکەم ئافرەت بوو و یەکەم کەس بوو کە باوەڕی بە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هێنا و بوو بە پاڵپشتێکی بەهێز بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و بۆ پەیامەکەی و پاشان یەکەم شەهیدی ئیسلام سومەیەیە هەر ئافرەتێک بووە کە گیانی خۆی بەخت کرد لە پێناوی پەیامی پیرۆزی ئیسلامدا. ئافرەتان لە سەرجەم قۆناغەکانی بانگەوازی نهێنی و ئاشکرا بەشدار بوون هەروەکو چۆن لە یەکەم هیجرەت یەکەم کۆچ کە مسلمانان ئەنجامیاندا و بە ئیختیاری بوو لە مەکەوە بەرەو حەبەشە ئافرەتان بەشدار بوون لەو هیجرەتەیە و لەگەڵ هاوسەرانیانە بەشدار بوون و ڕۆڵێکی کاراشیان هەبوو لەوەی کە بە ئیختیاری خۆیان هەڵیان بژار کە دیاری خۆیان دیاری باو باپیرانیان بەجێ بهێڵن لە پێناوی پەیامێکە قەناعەتێکە باوەڕێکە ئەمە خۆی ڕیسالەیەک و پەیامێک و جێگەی شانازی ئافرەتانی ئەمڕۆی مسلمانە کە ئافرەتان لە ڕیزی پێشەوە لە یەکەمەکان بوون لە سەرجەم قۆناغەکانی پەیامی بانگەوازی ئیسلامیدا لەو بانگەوازە نهێنیەدا کە بە نهێنی مسلمانان کۆچیان کرد لە مەکەوە بەرەو حەبەشە هەندێک چەند ڕیوایەتێکی ئەڵێن نیوە بە نیوە واتە هەر پیاوێکە هیجرەتی کردووە هاوسەرەکەشی لەگەڵیا هیجرەتی کردووە کە هەندێکیش دەڵێن 11 پیاو بوون و 4 ئافرەت بوون بەڵام لەو ئافرەتانە کە بەڕاستی کە خزمەتی ئەو ئاینەیان کرد و لەو پێناوەشە بەڕاستی هەل لەوێ هەل لە حەبەشە کۆچیشیان کرد ئێمە فاتیمە خانمان هەیە کە لە زێدی دوور لە زێدی خۆی لە حەبەشە کۆچی دوایی کردووە پاشان ئەچینە سەر قۆناغی دوای هیجرەت وە کۆچ بۆ حەبەشە کە دوو کۆچمان هەبوو بۆ حەبەشە وەجبەی یەکەم و وەجبەی دووەم لە هەردوو وەجبەکەیە کە وەجبەی دووەم دەڵێن 25 کەس بوون نیوە بە نیوە ئەوانی شەر ئافرەت بوون لەگەڵ ئەوەیە قۆناغێکی تر لە بانگەواز بۆ ئیسلام و بە دەوڵەتچوونی بانگەوازی ئیسلامی دێتە پێشەوە کە قۆناغی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە مەکەوە بەرەو مەدینە کە لەم هیجرەتەیە هیجرەتی پێشوو کە بە اختیاری بوو بەڵام ئەم هیجرەتە بە واجب و فەرز بوو لەسەر سەرجەم مسلمانان بە پیا و ژنەوە ئەوەی کە باوەڕ و قەناعەتی بە پێغەمبەر و ڕیسالەتەکەی محەممەد صلی الله علیه و سەلەم هێناوە پێویستە لەو قۆناغەیە شاری مەکە زێری باو باپیرانیان ماڵ و سەرۆت و سامانیان بەجێ بهێڵن و هیجرەت بکەن لە مەکەوە بۆ مەدینە کە بناغەی ئەو هیجرەتەش سڵحی حودەیبیە یا بەیعەت بووە کە بەیعەتی
عقبەکان و عقبەی یەکەم و عقبەی دووەم بووە ببورن لەم بەیعەتانەشە هەر ئافرەتان بەشدار بوون و ئێمە ئەتوانین بڵین لە سەرجەم قۆناغەکان لە سەرجەم ئەو قۆناغە مێژوویانەی کە ئێمە توانین بڵین هیجرەت قۆناغێکی زۆر گەورە و مێژوویە کە وەکو ئەرکێکی موسڵمانان کە ئەبێ دەنگی حەق بەرز بێتەوە دژی دەنگی ناحەق واتە دژی نادادپەروەری بەرەو دادگەری ئەلەم قۆناغەیە ئافرەتان توانیان بە باشترین شێوە بەشدار بن و بە باشترین شێوە بەشداری ئەو هیجرەتە ئەو کۆچە بکەن. الله أحد. من هو الأقوى؟ أنا على دين محمد أقول ما يقول، فليرد علي ذلك من يستطيع. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله کاری سەرەکی پێغەمبەران بریتی بۆ لە بانگەوازکردن بۆ لای دینی خوا و ناسینی خودایەک بە تاک و تەنیایی بۆیە ئاینی ئیسلامیش سەرەتا هەر بەو شێوەیە دەستی پێکرد بەڵام دژمنانی ئیسلام ڕێگریان لێکرد بۆیە موسڵمانان ناچار کران کۆچ بکەن بۆ درێژەدان بە بانگەوازکردن. دیارە کاری گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتی بۆ لە بانگەوازکردن لەو کاتەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووە بە ڕەسوول بە ئایەتی یا ئەیوهە المدەثر قم فەئەنذر لەو کاتەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئیتر ژیانی خۆی یەکلا کردوتەوە بۆ دەعوە و بانگەوازکردنی خەڵک و بۆ گەیشتن بەم کارەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەسی لە هەر ڕێکار و هۆکار و وەسیلەیەک گیر بوو بێ و شەرعی بوو بێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پەنای بۆ بردەوە. بۆیە پێغەمبەری ئێمە عليه الصلاة والسلام لە ماوەی دەعوە بانگەوازەکە یا دوای ئەوەی کە ناڕەحەتە کرێ لەلایەن کەس و کارەکەی خۆیە کە ئەوە بەڕاستی ئەڵێن دژایەتیکردن لەلایەن خزم و کەسی خۆتەوە زۆر ناڕەحەترە کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر ناڕەحەت کراوە هەوڵی داوە منفەزێک دەواازەیەک بدۆزێتەوە شوێنێکی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی کە
داعوە و پەیامەکەی بگەێنێتە پایان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەم مەبەستە زۆر ئاگای لە دەوروبەری بووە، بۆیە لە ساڵی 5 پێغەمبەرایەتیە بڕێک یان پۆلێک لە هاوڵانی ئەنێرێ بۆ حەبەشە کە ئەوە کۆچی یەکەمی موسڵمانان بووە، دوو جار کۆچەکەن موسڵمانان. دواتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ساڵی 10 پێغەمبەرایەتیە بۆ خۆی ئەچێ بۆ تائیف بۆ ئەوەی بە ئومێدی ئەوەی لەوێش کەسێک وەڵامی داعوە و بانگەوازەکەی باتەوە ببێ بە پشت و پەنا بووی، دیارە لەوێ زۆر بە ناشرینی وەڵامی دەدەنەوە. دوای ئەوە لە ساڵی 11 پێغەمبەرایەتیە وەک بڵێ خوای پەروەردگار دەرگایەکی تایبەت لە پێغەمبەر کاتەوە صلی الله عليه وسلم لە مانجی حەجە کە ئەبێتە مانجی 12 عەرەبی 6 کەس لە خەڵکی مەدینە پێغەمبەری خوا ئابینن عەلەیهی السەڵات وسەلام. جا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام بۆی داعوەکەی بگەێنێ لە بازاڕا لە مەوسمی حەجا لە شوێنە گشتیەکانە لەو شوێنانی کە خەڵک لێی کۆبۆتەوە هەوڵی داوە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بانگەوازەکەی داعوەکەی بگەێنێتە ئەو شوێنانەیش. ئەم 6 کەسە کۆبوونەوەیەک لەگەڵ پێغەمبەراکەن صلی الله عليه وسلم کە خەڵکی مەدینە بوونە، دوایی مسلمانە بن و بڕیار دەدەن کە ساڵی ئایندەیش لە هەمان مەوسما بیبیننەوە. ساڵی 11ش ئەیبینەوە، ئەو کات بوون بە 12 کەس، 5 لەوان و حوتی تریش. ساڵی 13 پێغەمبەرایەتی ئەبن بە 73 پیا و 2 ئافرەت، یعنی ئەبن بە 75 کەس، ئەمە هەمە خەڵکی مەدینە بوون. لە پێش ئیسلام چەندین شێوەی کۆچکردن لەلایەن باوەڕدارانەوە پەیڕەو کراوە، وەک گۆڕینی کات و شوێنی بانگەوازکردنیە و گەل و میلەتانەی کە پێغەمبەرانیان بۆ نێردراوە. دیارە هیجرەت دیاردەیەکی کەونیە لەم بوونەوەرەیە بە بەردەوام کۆچکردن هەر هەبووتن کۆچ کراوە بە بەردەوام پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ. ئەتوانین بڵێن لە یەکەم پێغەمبەری خواوە کە پێغەمبەر نوحە سەلات و سەلامی خوای لەسەر بێ هەتا وەکو دەگاتە پێغەمبەر خاتەم کۆتا پێغەمبەر هیجرەت هەر بەردەوام بووە. هیجرەت ئەو دیاردەیەیە کە بە بەردەوام پێغەمبەرانی خوا وە شوێن کەوتوانی پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ کردویانە، بەڵام هەر یەکە و بە جۆرێک، هەر یەکە و بە شێوازێک. ئەوە تا دەبینی خوای پەروەردگار لە ئاەتێکی قورئانی پیرۆزە باسی هیجرەتی پێش پێغەمبەری خوامان بۆ دەکات، دەفەرمێ وقال الذين كفروا لرسلهم، یعنی بە بەردەوام کافرەکان بە پێغەمبەرانی خۆیان گوتووە، بە ڕەسوولەکانیان گوتووە، یعنی هیچ پێغەمبەرێک نییە، هیچ پێغەمبەرێکمان نییە کە کافرەکان لە کاتێکا پێغەمبەران داعوە و بانگەوازیان دەست پێ کردووە پیانیان گوتوتن لەنوخریجەنەکم من ئەڕضینا، بە تەئکید لەم زەوی خۆمان بە دەرتان دەکەین. یعنی ئەمە پەیامی بەردەوامی دوژمنانی پێغەمبەران بووە لەگەڵ پێغەمبەرانی خۆیانە، یعنی ئوسلوبی ئەوان بەو شێوازە بۆتن بە بەردەوام کە هەوڵی دەرکردنی پێغەمبەرانی خۆیان داوە سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ ئەو لە تەعودن فی میلەتینا، یان گوتویانە دەگەڕێنەوە ناو ئاینەکەی ئێمە، ناو میلەتەکەمان، میلەت لێرە بە مەعنا دینە، و ئەو مەنهەج و پەیام و بەرنامەیە کە ئەوان ئەو کاتە باوەڕیان پێ هەبوتن ئەو فەئەوحا ئیلەیهم ڕەبوهم لەنوهلیکەنە الظالمین وەلەنوسکینەنەکم الأرض ذلك لمن خاف مقامی وخاف وعید. خوای پەروەردگار وحی کردووە ئەوحا ئیلەیهم ڕەبوهم، بەڵام خوای پەروەردگار بە سەرجەم پێغەمبەرانی خۆی گوتووە ئێمە ستەمکاران لە ناو دەبین، زاڵمان لە ناو دەبین، ئێوەش لە جێگای ئەواندا لەو زەوەی کە ئەوانی تێدانە جێنیش دەکەین، واتە دەسەڵاتتان دەدەینە وەستەمکارانش لە ناو دەبین. واتە پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێتن دەبینین یەکێک لەو پێغەمبەرانە پێغەمبەر نوحە هاجر من ظلم الظالمين وعتو المتكبرين وعناد الكافرين واستهزاء المستهزئين. کاتێک کە کافرەکان گاڵتەیان پێ کردو، زوڵمیان لێ کردو، خۆ بە زلزانان و ئەوانەی کە 1950 ساڵ پێغەمبەر نوح سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەعوە و بانگەوازی بۆ کردن، سەرنجام ئەوان گاڵتەجاری و ئیستیزا و سوکایەتیان بە پێغەمبەرێکی وەکو نوحە کرد سەلات و سەلامی خوای لەسەر بێ. پێغەمبەر نوح لەو کاتەیە فەرمووی اللهم انزلني منزلا مباركة، خوایە گیان کاتێک کە دەیەوێت کۆچکە، کاتێک کە دەیەوێت هیجرەتکە، ئەو زەوێ بجێبێلێکە زوڵمی زاڵمان و ئیستیزا و گاڵتەجاری ئەوان بەرامبەر بە پێغەمبەران تێدا بەردەوام بوو. لە خلالی 950 ساڵە پێغەمبەر نوح گوتی خوایە گیان ئینی مەغلوب فانتەصیر، خوایە ئەوان بەسەرما زاڵ بوون سەرم خە. ئەوە بوو خوای پەروەردگار جواب بێداتەوە کە دوعا دەکا خوایە گیان بم بە بۆ زەویەک، بم بە بۆ ئەرزێک، بم بە بۆ مەملەکەتێک، بۆ جێگایەکی موبارەک
کە عولەما دەفەرمون کێوی لە تەفسیری ئاەتەکەی ترا کە دەفەرمێ وەستەوەت عەلە الجودی خوای پەروەردگار دای بەزاندە سەر جوودی. کۆچکردنی مسلمانان بووە هۆی بنیادنانی شارستانیەتێکی زۆر بەهێز و پتە و کە سەر لەبەری ڕێڕەوی شارستانی لە جیهاندا گۆڕێ و بووە پێشەنگی هەموو شارستانیەتیەکانی تر و تا ئێستاش جێپەنجەی بەسەر جیهانەوە دیارە. بێگومان ئینسان ناتوانێت لە ئەو گۆڕانکاری ژیاریانە تێبگا کە پێغەمبەری خوا یاخود بەهۆی پێغەمبەربوونی پێغەمبەری خوا لە ناو دورگەی عەرەبیا ڕوویدا هەتا دۆخی ئەو کاتی مرۆڤایەتی نێتە بەرچاوی کە یعنی چ لە دۆخێکی ناڕەحەت و پڕ دەردەسەری و ستەم و ئەم بابەتانە مرۆڤایەتی ئەژیا ینی هەر بۆ ئەوەی کە بینەر وێنەی کەم لە بەرچاوی ینی من لە کتێبەکانە هەنێشتم بینی و پێم سێر بووم بۆ نمونە فارسەکان و ڕۆمەکان ڕوویانە کردە دورگەی عەرەبی بۆ مرۆڤ ڕاوکردن چۆن ئێستا خەڵکە چێ بۆ ڕاوکردنی ئاژەڵ و ئەم بابەتانە ینی هیچ کەس هیچ خێڵک لەگەڵ هیچ خێڵێکی کا پەیوەندیەکی قوڵی نەبوو هەموو شەڕ و ئاژاوە بوو لەنێوان مرۆڤایەتیە ئیتر چەسانەوەی مناڵ چەسانەوەی ژن چەسانەوەی مرۆڤەکان لە نێوان یەکترا دەسەڵاتدارەکان بێ دەسەڵاتەکانیان چەسانەوە کەم بابەتێکە بە بۆچوونی من هیچ کەسێ لە وەکڵێ علمی شارستانی ناسی تێناگا هەتا ئەمە تێنەگات لە چه دۆخەکە ئەم شارستانیتە دروست بووە. بێگومان پێغەمبەری خوا وەکو کۆتا پێغەمبەر هیچ پێغەمبەرێک نەبووە کە پەیامی پێبوو بێ بۆ ئومەتێک یا بۆ خەڵکانێکە ئەو پێغەمبەرە شارستانیەتێکی نەخولقاند بێ لە دەرەنجامی گەیاندنی پەیامەکەی و جێگیربوونی لە ناو کۆمەلگا شارستانێتێکی خوڵقاندووە بۆ یەکێ لە فەیلسوفەکانی فەلسەفەی ئیسلامی و ناسێنەرەکانی شارستانیەتی ئیسلامی کە ئێستا لە ڕۆژە ئاو بەناوبانگە ئەڵە شارستانەتی ئیسلامی هیچ نەبوو بێجگە لە گەورەبوونی کەسایەتی پێغەمبەری ئیسلام. جا ئەم شارستانێتە کە یەکێ لە شارستانێتەکانە کە مرۆڤایەتی لە ڕاستیەوە شانازی پێواکە بە دڵنیاییەوە دوایی هیجرەتی پێغەمبەری خوا بەری خۆی یا دەرکەوت ئەگینا لە ڕاستیە مامەڵە شارستانەکانی پێغەمبەری خوا هەر لە مەکە بوو هەر ئەو کاتێککە وحی وە هاتە خوارەوە بەڵام بەری ئەم مامەڵەی خۆی لە دوای هجرەتی پێغەمبەری خوا دەرکەوت و بەردەوام بوو هەتا ئەو کاتێ ئەو قۆناغی کە فەیلسوفەکانی ئەم بوارە ناوێن قۆناغی دارمانی ئەو شارستانیەتە ئیدی ئەو کاتە بوو شارستانیەتی ڕۆژاوی دەرکەوت و شارستانیەتی ئیسلامی ئەوە بوو ئەم شارستانێتە سێ قۆناغی سەرەکی بڕی قۆناغی یەکەمیان کە بریتی و قۆناغی خۆناساندن کەەوە لە فقی شارستان ناسیە بە قۆناغی فتوحات بەناوبانگە قۆناغی دومیان دوای ئەوەی کە کۆمەلگانی کردەوە دەستی کرد بە ئیدارەکردنی ئەو کۆمەلگانی کە لە چەندین نەتەوە پێگەهات بوو و چەندین بابەتی شارستانی داهێنا کە لە بواری ئیدارەکردنا بۆ نمونە لە بواری قانونا فقه و شریعەت و ئەم بابەتانە قۆناغی سەمیان بریتی بوو لە قۆناغی بەردانی ئەم شارستانێتە ئەو کاتە ئەم شارستانێتە بەرەکانی خۆیە و بەرهەمەکانی خۆی پێشکەش بە مرۆڤایەتی کرد ئیدی لە هونەرەوە لە فەلسەفەوە لە تەکنیکەوە لە هەموو کایەکانەوە و ڕەنگیایەوە ئەمە ئەتوانین بڵێن دابەشی بکەن بۆ نمونە سەدەی یەکەم و سەدەی دومی پاش هجرەتی پێغەمبەری خوا سەدەی خۆناساندنی ئەم شارستان دەبوو سەدەی سێم و سەدەی چوارەمش قۆناغی ئیدارەکردنی کۆمەلگەکان بوو قۆناغی چوارەمیش لە سەدەی چوارەم یان لە پێنجەم و شەشەم و حوتەمە ئیدی ئەم شارستانێتە گەیشتە لووتکەی خۆی هەمووی لە هجرەتەوە دەستی پێ کرد بۆیە ئەبینی گۆڕانکاری شارستانیەتەکان لە ناو شاری مەدینەیە هەر لە خودی دروستکردنی شاری مەدینە و هەروە شارێک کە لەسەر مەبنای دینی ئیدارە بکرێت شاری پێغەمبەر بێ فەیلسوفەکانی فەلسەفەی سیاست ئەڵێن ئەمە لە هیچ کام لە مێژووی مرۆڤایەتیە ئەنتیکەیە وێنەی نەبووە کە فەیلسوفێک شتێک دروستکانە ئیمپراتۆریەتێکی ئینسانی بێ لەو بابەتانە بێ وێنەی نییە وێنەی نییە هیچ کەس لە هیچ کاملەوە پێش بوونی نەبووە ئەو گۆڕانکاریان لەو شاری مەدینە دروستی کردووە ئەو مەدینەیە گەورە بوو هەتا هەو وڵاتانی گرتەوە کە ئێستا بە وڵاتی ئیسلامی و عالەمی ئیسلامی ئەناسرێت لە هونەرا لە فەلسەفا لە تەکنیک و هەموو ئەم شتانە خۆی پیشانەیە دوو دیوی هەبوو لە ڕاستیە دیوێکی نەبینراو و دیوێکی بینراوە کە بە بۆچوونی من دیوە نەبینراوەکەی بابەتە ژیاریەکەی ئەم شارستانیە لە دیوە بینراوەکەی گرنگتر بوو چونکە کۆمەڵێ بنەمای ئینسانی دامەزران کە ئەوانە دوایی دیوە ژیاریە بینراوەکەیان دروستە کرد بۆ نمونە ئەوەی کە مرۆڤ لەوە دەرچێکە تەنها پاشکۆی خێڵ بێ جەماعەتێک بێ خۆی مرۆڤ خۆی بەرپرسیارەتی کۆڵی بەرپرسیارەتی خۆی هەڵگرێ ئەمە بنەمایەک بوو کە لە ناو دورگەی عەرەبیا پێش پێغەمبەری خوا بوونی نەبووە وەکلهم ئاتیه یوم القیامەتی فەردا کل نفس بما کەسەبەت ڕەهینە من خۆم بەرپرسیارم بەرامبەر بە کارەکانی خۆم کارەکەم خۆم ئەوەکەم ئەوە ئێستا بەناوی مافی مرۆڤ ئەم بابەتان لە سەدەمین و جارێکی تر سەری هەڵداوەتەوە ئەوە کەسێک دینێک کە بانگەشێوەیە کرد پێغەمبەری خوا بوو لە ناو مەدینەشە ئەوە دەرکەوت لە ڕاستەکە بابەتێکی ئێجگار گرنگ بوو یەکیتر لەو بنەماژگاریان نەبینراوانی کە لە ناو مەدینە بوونی هەبوو بنەمای بەشداریکردنی گشتی بوو بە کۆمەڵ کەەوە ئێستا لە فەلسەفەی مەدەنیە تا زۆر باسی ئەکرێ مشارەکە
ولتكن منكم أمة يدعون للخير يأمرون بالمعروف وينهون عن المنكر. يعني من تنها لخوم نابرسمو تنها لمالكي خوم نابرسمو تنها وقال خيالكي خوم نابرسمو تنها لغركي خوم نابرسمو برامبر همو كومالغا برامبر همو گردون برامبر همو مروفكان اما ئێستا مليونها ومليارها دولار سەرفەکرێ بۆ ئەوی مرۆڤەکان ئاوا بکەن من تەنها بۆ خۆم نەژیم بۆ مرۆڤایەتی بژیم بۆ خەڵکانی دیکە بژیم ئەو بنەمایەکی شارستانی بوو کە پێغەمبەری خوا دایمەزران ئەم دینە دایمەزران ئیدی ئەو فەزلەتانی کە بەرمە بنای ئەوە کە شار دروستەکرێ يعني لسر بنمای خێر لەسەر بنەمای چاکەویستی نە لەسەر بنەمای هێز ئەمە بابەتێکی زژیاری زۆر گرنگ بوو ئەو کەسانە قەدری ئەم بابەتە ئەزان کە بە دوواداچوونی ئەم بابەتانیان کردبێ ئەم جۆرە مامەڵەیی مسلمانەکان لە دوای کۆچی دوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بەردەوام بوو بە جۆرێک تا ئێستا بۆتە هەوێنی پێکەوە ژیان یاشتیانە و سەقامگیری ناوچەکە لە سەردەمی ئەگەر بە سەردەمی خەلیفەکانی ڕاشدین دەست پێ بکەین گەورەترین نمونە طبعاً ئیمامی عومەر لە سەردەمی ئیمامی عومەر بەڕاستی فتوحاتی ئیسلامی دەست پێیەکاوە دوو ئیمپراتۆرەتی گەورەی جیهانی ئەڕوخێ و کۆمەڵێک لە مەسیحەکانی شام ئەکەونە لای مسلمانان مەسیح قبتیەکان ئەکەونە لای مسلمانان پێغەمبەر پێشتر پێی فەرموویەتی ئێوە ئەگەر میسرتان فتح کرد ئەوە لە بیرتان بێ مەسیرەی ڕەحممان هەیە لەگەڵ ئەوەیە چونکە هاجرەی دایکمان خەڵکی ئەوەیە و ماری قبتیش خەڵکی ئەوەیە ئەمە گەورەترین وصیکم بالقبتی خەیرە ئەمە یەک دوو بۆیە ئیمامی عومەر بەڕاستی کاتێک کاچێت خۆی قودس ڕزگارەکە خۆی قودس وەرەگرێ هەڵبەت شەڕیتیان ناکرێ بەڕێکەوتنە بێت لەگەڵ قەشا سەفەرنوێساکە لە ساڵی 16 تا 18 کۆچیە لەو بەروارەدایە ئیمامی عومەرە چێ بوو ئەوێ کاتێک کە کاتی نوێژ دێ نوێژی نیوەڕۆیە عەسرە لە کەنیسەی مەهد نوێژ ناکە ئەڵێنەوەک مسلمانان سپێنە بڵێن عومەر لێرە نوێژی کردو و داگیری بکەن بۆیە ڕێکەوتنامەی عەهدی عومەری بە هەمان شێوەی ڕێکەوتنامەی پێغەمبەر لەگەڵ مەسیحەکانی نەجرانە کاڵێ بۆ نەجران و عەفو بۆ ئەهلی ئیلیا کە مەبەستی پێی قودسە ئەمان و زەمان هەیە بۆ خۆیان و ماڵ و تیجارەت و هیچ کەنیسەیان ناڕوخێنرێ دەستکاری ئاینیان ناکرێ خۆیان سربەستن لە سەردەمی ئیمامی عومەرە کابرایەکی ئەهلی کتاب هەژارە لێ قەومێ باشە ئیمامی عومەر فەرمێتەوە لە چی دەڵێ من لە ئەهلی کتابم فەرمێ وەڵڵاهی ئینسافمان لەگەڵا نەکردووی کاتی خۆی جیزیەمان لێ وەرگرت لێ ساپیر بێ فەرمێ با بۆ بەیت المال و فەرمێ ئینەمە موچەی بۆ بڕێتەوە فەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء والمساکین فەرمێ ئەمە بۆ لە مەساکینی ئەهلی کتابە ئیمامی ئەبوبەکر کە پێش ئیمامی عومەرە جزیەی لەسەر لابردوون لە سەردەمی ئیمامی عوسمانە مەسیحەکان خۆیان مەدحێکن لە سەردەمی ئیمامی عەلیە یعنی بابەتی پێکەوەژیان مەسیحەکان هەتا 150 ساڵ تا 200 ساڵ لە دوای هیجرەتی پێغەمبەری خوا لە 125 تا 35 عالەمی ئیسلامی مەسیحی بووە یعنی کەواتە لە 100 مسلمان بووە لە 175 ئاینەکانی تر بوون یعنی ئاینەکانی تر ماونەتەوە نمونە زۆرە بەڕاستی لە میسر باز بکرێ عەمری کوڕی عاص کاتێک کوڕەکەی لەگەڵ قبتیەکە مسابقاکە قسە مەشهورەکەی ئیمامی عومەر مەتەستەعبەتوم الناس لەوێ هاتووە کاتی ئیمامی عومەر ئەم قبتیە لە مسلمانەکە باتەوە لە کوڕەکەی کوڕی عەمری عاص باتەوە باشە لێدا کوڕەکە لێدا ئیمامی عومەر تەمەن کابرا ئەزانێ عەدالەت هەیە ئەزانێ مەسەلەی پێکەوەژیان ڕێزی لە میسرەوە دێت بۆ شاری مەدینە فەرمێ زوڵمم لێکراوە ئیمامی عومەرە نێرێ بە شوێن خۆی کوڕەکەیە ئەفەرمێ دیاڵە لە باوکیشی بدە و لە کوڕەکەشی بداڵە بۆ لە باوکی ئەڵێ ئاخرەگە بە ئازادی باوکی نەبووی ژەوەی ناکەن جا فەرمێ ئێوە لەکەیەوە خەڵکتان کردەوە بۆ کۆی لە کاتێکا ئازادی لەدایک بوون درعەکەی ئیمامی عەلی مەشهورەکە لای کابراایکی جوولەکەیەوە چێ لە بەردەمی قازی ئاوەستێ لە سەردەمی ئەمەویەکانە لە سەردەمی عەباسیەکانە لە هەموو سەردەمەکانە مەسەلەی پێکەوەژیان زۆر بابەتێکی ڕاسخ بووە بەپێی هەندێک توێژەری مەسیحی خۆیان دەڵێن بۆ نمونە ئەپ کومێل حشێمە کە کتێبی چیە وزەرا و کوتابە نەسرانیە فی الئیسلام ئەڵێ 75 وەزیر لە تاریخی ئیسلامیە هەبووە 300 فەرمانڕەوا و گەورە و ڕئیسی شورتە و والی هەبوو مەسیحی بووە لە هەموو سەردەمەکان لە سەردەمی ئەیوبیەکانە وەزیری دەوڵەتە بۆ مەسیحی بووە لە سەردەمی فاتیمیەکانە لە سەردەمی یعنی لە سەردەمی عەباسیەکانە بەڕاستی تەنان دوای لات بوو خەڵک شەکوایە کردی گوت ببین بە مەسیحی باشترەکەونە دەسەڵاتدار بوون هەروەکو تۆماس ئەرنۆڵد ئەڵێ وەکو وەلدیۆراند ئەڵێ هیچ کەسێک تەنها تۆماس ئەرنۆڵد ئەڵێ نەمان بیستوە مەسیحێک زوڵمی لەکراوێ ئەم ئەڵێ بۆ گەورەترین بەڵگە لەسەر مەسەلەی پێکەوەژیان مانەوەی ئەم هەموو کەنیسە و هەموو مەسیحی عەرەبەیە لە عالەمی عەرەبیە لە سەردەمی عوسمانەکانی شە بەڕاستی ئەوەی کە سوڵتان محەممەد فاتح کردی بە تایبەتی لە کاتی ڕزگارکردنی
قوستانتینیە کاتێک کە هەموو خەڵکی قوستانتینی ئەستەمبول چوو بنە ناو کەنیسەیە سۆفیاوە ئەمانی پێدان لەسەر ماڵیان لەسەر مناڵیان لەسەر تیجارەتیان تەنانەت تیجارەتی ڕۆم بەدەست ئەوانەوە بۆ چکە بۆچی چکەمە بنەماکانی قورآانی پیرۆزە ناویان لە قورآانە هاتووە ناوی پێغەمبەرەکان سیزار لە قورآانی پیرۆزە هاتووە هەموو ئەمانە پێماڵێن سەلاحەدینی ئەیوبی کوردی کە جوانترین نمونەی لە مەسەلەی پێکەوەژیان و لێبوردەیی لەگەڵ مەسیحەکانە جێبەجێ کردو ئەوان هاتن باشە لە حربی سەلیبیە هاتن لە قودسی پیرۆزە 7,000 مسلمانیان لە ماوەی یەک هەفتەیە شەهید کرد بەڵام کاتی سەلاحەدینی ئەیوبی لە مانگی ڕەجەبە قودس ڕزگارەکاتەوە 100,000 مەسیحی ئەنێرێتەوە بۆ غەرب بەبێ عزیێتیاندا بەوێ ئازاریاندا بۆیە مەسەلەی پێکەوەژیان بەڕاستی هیچ کەسێ ناتوانێت لەگەڵ مسلمانانە شانەخڕێ لەگەڵا بکە حاشای لێ بکە یانیش بڵێت مسلمانان بابەتی پێکەوەژیانێ نەبووە بەڵام ئەمڕۆ بەڕاستی کە پێکەوەژیان لەناو مسلمانانە لە عالەمی ئیسلامیە کەمە هەمووی ئەو بابەتانەیە کە تێکدانی دەستی وڵاتە جلێزەکانی تایە بە ئەنجامی داگیرکردنی مسلمانان و بە ئەنجامی بە مەبەستێکی ئیسیعماری بە مەستێکی داگیرکاری و بۆ دروستکردنی تەفرەقە لە نێوان مسلمانان و مەسیحەکانە جینا ئەسڵەن لە میسرا ئەوەی کە لە میسرا هەیە بە تایبەتی ئەسا گەورەترین جالەی مەسیحی لە میسرایە کتێبی گەورە گەورە نووسراوەڵێ ئەڵێ مواڵتینون لازم میلیۆن ئەسڵەن یعنی مامانە هاوڵاتین بۆیە مەسەلەی پێکەوەژیان بابەتێکی ئەسڵێکە لە ئەسڵەکانی دینمان دەستبەرداری نابین و بە عیبادەتی ئەزانین کە مسلمانێک لەگەڵ ئەهلی زیممەیە چاک بێ ڕێزی لێ بگرێ لەگەڵ یا بژی احترامی بگرێ ئەوە لە بەشێکە لە ئوسولی دین و لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆچدا ئافرەتان بە شێوەیەشی تایبەتی ڕۆڵیان بینیوە لە هەندێک کات و شوێندا هاوکار و هۆکاری سەرەکی بوون بۆ سەرکەوتنی پرۆسەکە و تەنانەت لە هەندێک هەڵوێستیشدا پێش پیاوان کەوتون و جۆرەکارێکیان هەبووە تەنها بە ئافرەتان کراوە و ئەوانیش کلیلی سەرکەوتنی بەشێکی پرۆسەکە بوون. ئەگەر ئێمە بین نزیکترین نمونەی زیندوو باس بکەین بۆ هیجرەت لە پێناوی خۆی پەروەردگار بۆ هیجرەت لە پێناوی ئاینەکەی پێغەمبەری ئیسلام محەممەد مستەفا صلی الله عليه وسلم لە ساڵی هەشتاکان کاتێک کە مسلمانان لە کوردستانی خۆمان لە کوردستانی باشوور هەستیان بەوە کرد زوڵم و ستەم و ناحەقی و نادادگەری دەسەڵات میلەتی کورد و گەلی کوردی چەوساندەوە ئەچەوسێنێتەوە ئەلەم قۆناغەیە کۆمەڵێ کەسایەتی کۆمەڵێ زانای ئاینی هاتنە سەر و قەناعەتەی پێویستە ئەم دیارە ئەم دیاری زادی باو باپیرانە بەجێ بهێڵن بەرەو شوێنێکی تر بۆ خزمەتی و بۆ هێنانەدی دادگەری بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد و ناعەدالەتی و ناحەقی ئەلەو قۆناغەیە کە ئەتوانین بڵین لە ڕاستیە سەرەتای دانانی بەردی بناغەی ڕابوونی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئافرەتانی شان بەشانی پیاوان بەشدار بوون بۆ هێنانەدی دادگەری و بۆ ڕوبەڕووبوونەوەی ناحەقی و باڵ و ئێستاش کە قۆناغێکی تری خەباتە لە پێناوی چەسپاندنی عەدالەت و لە پێناوی چەسپاندنی دادگەری و بۆ هێنانەدی مافی هاوڵاتیان هەروەکو ئەتوانین بڵین لە ئەمر بە معروف و نەهی لە مونکەڕ کە ئەمڕۆژ لە هەتایە تا مرۆڤایەتی هەبێت تا کۆمەڵگەی مرۆڤایەتی هەبێ ئەبێ ئەو ئاەتەی خۆی پەروەردگار تەطبیق بکرێ کە بەرپرسیارەتیەکی گشتیە لەم بەرپرسیارەتیە گشتیەشە سیرەکەی پیا و ژن وەکو یەک بەرپرسیارن بۆیە بەردەوام وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی ئیسلامی پێویستە ژنان و ئافرەتان شان بەشانی پیاوان بەشدار بن لە هێنانەدی دادگەری و ڕوبەڕووبوونەوەی ستەم ناحەقی ناعەدالەتی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کۆچکردن لە مەککەوە بۆ مەدینە هەر بۆ درێژەدان بۆ بە بانگەواز نەک پشتێکردنی چونکە بە هەمان شەوی پێش و بانگەواز بەردەوام بووە. کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تایبەت بووە و کۆچی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بەرنامەکەی لە کۆتایی مانگی 12 و سەرەتای مانگی یەکا بووە. جنا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بۆ خۆی لە شەوی 22 لەسەر 28 مانگی سەفەر
کۆچی کردووە یعنی لە مانگی سی عەرەبیا گەیشتۆتە شاری مەدینە سەرەتای مانگی ڕەبیع الئەوەل پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم گەیشتۆتە شاری مەدینە بەس بۆ ئێمە ئەڵێن لە مانگی یەکادامان ناوە تاریخەکەی یعنی بڵین مسلمانان لەبەرەوەی داڕشتنی بەرنامەی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لە سەرەتای مانگی محەڕەما بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی کۆچکردنیشە بێئاگا نەبوو لە داعوە و بانگەواز تەنانەت طبعا لە کۆچکردنا زۆر ماندوو بۆ زۆر ناڕەحەت بۆ چونکە بینی مەکە و مەدینە نزیکەی 450 کیلۆمەتر بۆ 500 کیلۆمەترە کە ئینسان بە سەیارە و بە ماشینیش کە ئێستا ئەڕوا ماندوو ئەبێ بەشخۆی بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پیادە ڕۆیشتووە لە کاتێکا ترسیشیان هەبووە لەو کاتەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داعوەی خەڵکی کردووە و مژدەی گەورەی داوە بە خەڵکێک کە ناموسڵمان بۆ دواتر موسڵمان بۆ لە هەر شوێنێک پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لای دابێت لەو شوێنانە داعوەی خۆی کردووە ئێمە پێمان وایە کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرەتای داعوە و بانگەوازێکی گشتگیرتر بووە یعنی ناکرێت خەڵکێک پێی وابێ کۆچکردن وازهێنان بۆ لە داعوە و بانگەواز نە ئەبێ پێمان وابێ کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرەتای داعوە و بانگەوازێکی عام و گشتگیرە بۆ سەرجە مرۆڤایەتی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کاتێک ئەچێتە شاری مەدینە یەکەم شت کە دروستیەکە بریتێ لە مزگەوت پێش ئەوەی خانوو بۆ خۆی دروستکە مزگەوت شوێنی داعوە و بانگەواز بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانیوێتی لە ڕێگەی مزگەوتەوە ئەو پەیامەی خۆی بگەێنێ ئەمجار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینەیە سێ کاری زۆر گرنگی کردووە کە هەمووی پەیوەندی بە داعوە و بانگەوازەکەیەوە هەبووە ڕێخستنی پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوایە کە هاتنی پەیامیش بۆ ئەمەیە لە ڕێگەی مزگەوتەوە ڕێخستنی مرۆڤەکان لەگەڵ یەکترە مسلمانان لەگەڵ یەکترا لە ڕێگەی برایەتی نێوان کۆچبەران و پشتیوانانەوە یعنی مهاجر و ئەنسارەوە ڕێخستنی مسلمانان لەگەڵ نامسلمانانە چونکە لە مەدینەیە خەڵکێکی تری ژیاون کە جوولەکە بوون جوولەکەکان بە چەند تیرەیەک ژیاون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەرنامە و دەستوورێکشی هەبووە کە وەک ئەوترێ ئەوە یەکەم دەستوورێک بووە لەسەر زەویە نووسرابێتەوە بۆ ڕێخستنی ژیانی مسلمانان لەگەڵ نامسلمانانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم سێکاری کردووە هەمووی بۆ گەیاندنی داعوە و بانگەوازەکەی بووە بۆ ئەوەی ئەو داعوە و بانگەوازەی کە هەی بۆ خوای پەروەردگار فەرموویەتی وەداعیەن ئیلە الله بئیذنه پێغەمبەری ئەمە عەلەیهی سەڵات وسەلام داعی و بانخوازێکی تایبەت بووە خەڵکی بان کردووە بۆ لای دینی خوای پەروەردگار بۆیە ئەبێ ئێمە لە یادی کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زیاتر تین بین بە خۆمان بۆ داعوە و بانگەوازەکەمان و یادی کۆچمان وابێ کە بزانین ئێمە لەکوێی ئەم داعوە و پەیام و بانگەوازەیەین بۆ ئەوەی کە بتوانین ئێمە جارێکی تر ببین بە شوێن کەوتەیەکی ڕاستەقینەی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام بێگومان شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ڕاست و دروستی باشترین هۆکارە بۆ ئەوەی کە مرۆڤ بەختەوەر و سەرفرازی دنیا و دوعا ڕۆژ ئێستا بەپێی ئەو راپۆرتانی کە هەیە مرۆڤایەتی حاڵی زۆر خراپە ئەگەرچی لە ڕووی مادیەوە مرۆڤایەتی زۆر پێشکەوتووە مرۆڤ ئاگای لە هەموو جیهانە لە لەحظەیەکی زۆر کەمە بەڵام لە ڕووی ڕۆحی و ئیمانیەوە وتراوە هیچ کاتێک مرۆڤ ئەوە نە ئاسوودە نەبووە بەپێی ئەو راپۆرتانی کە خەڵکی ناموسڵمانی شەیکەن لە ڕووی دەرونی و ڕۆحی و ئیمانیەوە خەڵک حاڵی باش نییە بەڕاستی بۆیە ئێمە پێویستمان بەوەیە هەمومان هەر کەس لە ئاستی خۆی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی بەلیغوا عنی وەلەو ئایەتەن ئێمە لە یادی کۆچا پێویستە خۆمان و خەڵکیش جارێکی تر بگەڕێنەوە بۆ بەرنامەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمان وایە داعوە و بانگەواز کز بووە بە تایبەتیەوەی پێوترێ داعوەی فەردی تەنانەت ڕەنگ بێ خەڵکێک ئامادە بێ لە ماڵەکەی خۆش یا دوو قسە بۆ مناڵەکانیشی بکە و داعوە و بانگەواز لە ئیسلاما فەرزە لەسەر هەموو کەسێک هەر کەس بەپێ ئاستی خۆی و هەر کەس بەپێ ئەو مۆقعی کە هەیەی مەرجنی هەر ئەو کەسانی ناویان بانخوازە ئەوان بانگەواز بکەن داعوە و بانگەواز فەرزە لەسەر هەموو کەسێک زۆر جاری شتومە ڕەنگ بێ مناڵێکیش لە پۆلەکەی خۆیە لە ڕەفیقە مناڵەکەی شتێکی خراپ ببینێ داعوە و بانگەوازی بکا بڵێ ئەو شتە خراپە و بانێکین بۆیە ئێستا ئێمەی موسڵمان لەم یادی کۆچەیە زۆرمان پێویست بۆیە جارێکی تر داعوە و بانگەوازەکەمان گوڕوتینێکی باش پێ بدەین چست و چالاکی کەینەوە لە خۆمان و لە دەوروبەرمان و دەست پێ بکەین ئەوەی کۆچی مەککە بۆ مەدینە جیاکاتەواوەیە کۆچێکی سیستەماتیک بووە کە دواتر وە هۆی دروستکردنی دەوڵەتێکی بەهێز و پتە و کە لەسەر بنەمای دادپەروەری خودایی بووە پێغەمبەر ئیبراهیم سەلات و سەلامی خوای لەسەر بیە لە دوای پێغەمبەر نوح کۆچی کردووە کە دەفەرمیە ئینی مهاجر إلى ربي يعني بلاد الرافدين کە ئەم عێراقەیە و
سەوزایی و جوانی ئەم عێراقەی بجێهێشتووە لە بابلەوە کۆچی کردووە پێغەمبەر ئیبراهیم چۆتە فەلەستین، لە فەلەستین چۆتە میسر، لە میسرەوە هاتووەتەوە بۆ فەلەستین، لەوێ چۆتە حیجاز، چۆتە ئەو شوێنەی کە مەکەی مکەڕەمەیە، بەڕاستی کۆچی کردووە لە پێناوی گەیاندنی پەیامی خوای پەروەردیگارە. پێغەمبەر موسا و هاڕون سەلات و سەلامی خوایان لەسەر بێ دەبینین چۆن شارستانیەتی فیرعەونیان جێهێشت. ئەم شارستانیەتە گەورەی حەضارەتی میسریەکان، حەضارەتی فیرعەون کە بەڕاستی پڕ بوو لە زوڵم و لە ستەم و لە تاوانکاری، ئەوان لە دوای ململانەیەکی زۆر، لە دوای دەعوە و بانگەوازیەکی زۆر، لە دوای عڕسکردن و پێشاندانی دەیان موعجیزەی پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ بە فیرعەون و سەرباز و دار و دەستەکانی دەبینین بە ناچاری ئەم زەویە بجێ دێلن و دەڕۆن. بەڵام ئەنجاش ئەمە پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ. هەر لە دوای پێغەمبەران دەبینین ئەسحاب الکەهفمان هەیە مە لە قورئانە، یارانی ئەشکەوت، یارانی ئەشکەوت کە خوای گەورە تۆماری کردووە لە دوای ئەو زوڵمە سیاسیەی کە دەکرا لە وڵاتە کە ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە بۆ لایەنگرانی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێتن هەبووتن، ئەو چەوسانەوە ئاینیە، ئەو زوڵمە زۆرەی لەلایەن ڕۆمەکان و لەلایەن جوولەکەوە دەکرا بەڕاستی بەرامبەریان ئەوانە دەبینین دەسەڵاتی ئەو کاتەی زلهێزەکانی ئەو کاتە بجێ دێلن و دەڕۆن و ڕوو لە ئەشکەوتێک دەکەن، پەنا لە بۆ جێگایەک دەبن چونکی ئەوان نەیانتوانیوە لەگەڵ ئەوانەیە هەڵکەن. ئەنجا ئەمە لە کۆتاییدا دەبینین پێغەمبەری خۆمان سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە دوای 13 دانە ساڵ لە دەعوە و لە بانگەوازی لە شاری مەکەی پیرۆزە کە بەرامبەر بەدەسەڵاتدارانی ئەو کاتەی قوڕەیش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمیە والله إنك لخير أرض الله وأحب أرض الله إلي ولولا إني أخرجت منك ما خرجت. ئەگەر دەریان نەکرد ما باە نەدەڕۆشتم. ئەمە لەتوانین لێرەیە بڵێن جیاوازی لە نێوان هیجرەتوی پێغەمبەری خوا لەگەڵ هیجرەتی پێغەمبەرانی ترا ئەمەیە لەم نقطەیە دەردەکەوێت. ئایا پێغەمبەری خوا گەلەکەی بجێهێشتووە ڕۆشتووە وەکو پێغەمبەر نوح کەشتی دروست کرد و ڕۆیی، یان پێغەمبەر یونس سەلات و سەلامی خوای لەسەر بێت تووڕە بوو قەومەکەی جێهێشت و ڕۆیی، یان پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەڕوات و دەڵێ ئەم زەوی بجێ دێلێتن لەگەڵ بەنو ئیسرائیلە دەیانبا لەگەڵ خۆیان و دەڕوا لە بۆ جێگایەکی تر، یان بە ناچاری دەرکراوە. چونکی پێخوای پەروەردیگار لە قورئانە موئامەڕەکەمان بۆ کەشف دەکا، ئەفەرمێ وئیذ یەمکڕ بیکە الەذینە کەفەڕوا لیوثبیتوکە ئەو یەقتولوکە ئەو یوخریجوکە. ئەم موئامەڕەی قورئان کەشفی کردووەتن، موئامەڕەیەک لە دارونەدوەیە لە پەرلەمانی قوڕەیشە بە ئامادەبوونی سەرجەم ئەندامەکانی پەرلەمانە بڕیاری تیرۆرکردنی پێغەمبەری خوا دەرکرابوو، بڕیاری شەهیدکردنی پێغەمبەری خوا دەرکرابوو، ماڵی پێغەمبەری خوا تەوق درابوو بە 100 گەنجی بەهێزەوە لەلایەن قوڕەیشەوە، بە 100 شمشێری بەهێزەوە دەبوایە لە ئەو شەوەدا کە پێغەمبەری خوا لە ماڵی خۆیدایە، دەبوایە لە شەوی جومعەیە ئەو شەوە کە پێغەمبەری خوا شەوی جومعەیە و تێیدا دەردەچێ و مەکە بە ناچاری بجێ دێلێتن، بەڕاستی کە لەلایەکەوە دەفەرمیە والله إنك لخير أرض الله، چاکترین و پاکترین گەورەترین ئەرزی خوای ئەگەر وایان لێ نەکرما با دەرنەدەچوون بجێم نەدەیش. ئەمە جیاوازیەکی زۆر گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەرنراوە دەرکراوە بۆیە ڕۆشتووە لە دوای زوڵمێکی زۆر، ئەگەر ناوەکو پێغەمبەرانی تر هەمویان هیجرەتیان هەر کردووە لە زوڵمی زاڵمان، لە عینادی کافران و ملهوڕان، لە ئیستیهزا و گاڵتەجاری ئەوانەوە کە لەگەڵ گەلوونەتەوەکانیاندا لە بۆ گەیاندنی پەیامی خوای پەروەردیگار. ئەم دیاردەیە کە دیاردەی هیجرەت و کۆچە هەر بەردەوام بۆ، بەڵام ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناڕاتن قەومەکە و گەلەکەی وڵات و نیشتیمانەکەی جێناهێڵێ هەتا دوا هەناسە، هەتا دوا لەحزە کە بڕیاری تیرۆرکردن و شەهیدکردنی دەردەچێ ئەو کاتە بە ناچاری بجیان دەهێنێت. دەبێت موسڵمانانە و بیرۆکە بهێنەوە بەرچاوی خۆیان کاوان ڕۆژێک پێشنگی جیهان بوون و دەتوانن بچنەوە هەمان پایە، بەڵام ئەمە پێویستی بەکارکردن و ماندووبوونی زیاترە. ئێستا ئەوەی کە ئەکرێتە بنەمای گۆڕانکاری لە سەردەمی نوێیە، هەتا لە دەروونناسی و لە گەشەپێداری نوێ بریتێ لە مرۆڤی سەرکەوتوو. چەند سەرکەوتوو بێ چەند ئەوە ئەبی ئەوانە کە لە ڕاستی ئەمە جێکەوتی نەرێنی هەبووە لەسەر مرۆڤەکان سەر ئەو بنەمایە کە من بۆ ئەوی سەرکەوتوو بۆمە بێت تۆ سەرکەوتوو نەبێت تۆ ئەبێ بچیتە خوارەوە. بەڵام پێغەمبەری خوا یا بڵێن ئیسلام دوای هیجرەتی پێغەمبەری خوا بنەمایەکی تری دانا بۆ گۆڕانکاری شارستانی کە بریتی بوو لە بنەمای ڕەزامەندی.
کە ئەمە گۆڕانکاریەکە ئەگوازێتەوە لە گۆڕانکاریەکی جستەییەوە بۆ گۆڕانکاریەکی پەروەردەیی و ئەخلاقی گرنگ ئەوەیە من ڕازی بم ڕازی بوون کاتێک کە مرۆڤ ڕازیە بێ بەسەر ئەوانی کازاڵ نابێ جێکەوتی لەسەر ئەوانی ترە بێ ینی کاتێک کە من ئەخلاقیانە ئەژیم بە شێوەیەکی ڕەزامەندی ئەژیم بە بەختەوەریانە ئەژیم تۆ سەیری منەکەی ئیدی تۆ نمونە لە من وەرەگری من خۆم بەسەر تۆ ئازاڵ نەکردووە ئەمە بنەمای گۆڕانکاری شارستانی و ژیاری بوو کە پێغەمبەری خوا لە ناو مەدینە داینا صەلوا کەما ڕەئیتمونی ئوصەلی وان وێشکەن کە من ئەبینن یانی ئەلێرە ڕەزامەندی کاتێک کە مرۆڤ ڕەزامەندی بێتتر معنە لە ژیانی خۆیان بینی ئیدی هاوسۆزە بێ لەگەڵ مرۆڤەکانی دیکە ئیدی مامەڵە لەگەڵ ئەوانی ترەکە ئیدی مامەڵەی ئەخلاقیەکە ئیدی چالاکە بێ ئیدی چێژە با لە بوون عاشقە بێ بە هەموو بوون چکۆم هەموو بوونە لە خواوەیە جەلە جەلالوه ئالێرا مەبەستم ئەوەیە لە باتی ئەوەی مرۆڤی بەچنی من ئەمە گۆڕانکاریی زۆر ڕیشەی بوو کە لە ژگارە دینی ئیسلام و پێغەمبەری خوا دروستی کرد لە باتی ئەوەی کە من سەرکەوتوو بم کە هەموو سەرکەوتنێک زاڵ بوونە بەسەر ئەوانی ترا ململانەکە ئاوا هینەکەی من ڕازیە بم ینی لە باتی ئەوەی لەگەڵ خەڵکی ترا ململانە بکەم لەگەڵ خۆمە ململانەیەکەم وعلى هذا فليتنافس المتنافسون من ئەمڕۆم لە دوێنم باشترەکەم دوێنم لەگەڵ خۆم گۆڕانکاری لەگەڵ خۆمە منافەسەکەم خۆم چاکەکەم خودناسی دروستە بێ کە ئەمە بنەمایەکی بەداخەوە شارستانێتی ئەمڕۆ ژیاری ئەمڕۆ ئامەی کەمە ئەم مرۆڤایەتیش بە بۆچوونی من ڕزگار نابێ هەتا نەگەڕێتەوە بۆ ئەو بنەمایانە جا ئەمە دیوە نەبینراوەکەیتی دیوە بینراوەکەشی ئیدی هە لە دروستکردنی دەوڵەتێکی بینراوە مؤسساتەوە ئیدی هەتا دانانی دەستور ئیدی هەتا دروستکردنی و هوەری معماری سربەخۆ کە لەوە پێش بوونی نەبووە شاری ئیسلامی شارێکی سربەخۆ بووە لە ڕووی معماری و لە ڕووی بیناسازیەوەکو لەوە پێش هەتا دروستکردنی هوەرێکی تایبەت هەر بۆ نمونە لە خزمەتە عەرزکەم ینی پێغەمبەری خوا چۆن مؤسساتی دروست کردو هەر بە شێوەیەکی سادەش بۆ نمونە مزگەوتی پێغەمبەری خوا هەر پایەیەکی ناوێکیە بووە پایە عیلمە بۆ پای وفود هەبوو پایەکی هەبوو ئەوانە ینی کاتێک کە پێغەمبەری خوا چۆتە پای وفود هەموو سەحابە زانیانە کە پێغەمبەری خوا میوانی یەک سەحابە نەچۆ بەلایە کاتێک کە چۆتە پای علم وەساوە هەموو سەحابە چوە دەوریان لێ دەستکەمە مامەڵە شارستانیەتە یاری زانیتر هەموویان دەستیان پرسیارکردن پێغەمبەری خوا من هەتا کات خۆی بیرمە کردەوە باشە چۆن ئەو توانیەوە عەرەبە دواکەوتوانە ئیدارە بکە ینی پێغەمبەری خوا لەم مەجالە ئەوەنە وردەکاری کردووە هەموو جلێکی ناوێکی هەبووە ئێستا من بۆ خۆم لە ماڵەوە لەم جلە شینەکانم جلە ڕەشەکەم قاتە ئەوکەم ئەو ڕەنگی بە ڕەنگان دیاری نەکردو هەر کامێکیان ناوێکی سەربەخۆی هەبووە ئەوەنە وردەکاری لەو بابەتا هەبووە فکرەی ئیسلامی ئیمانی ئیسلامی لە هەموو شتێکا ڕەنگی یاوەتەوە مزگەوت یعنی ئێستا هەنێک بیستومەتەوە هەنێک خەڵک ئەڵێ نامێت لە مزگەوتا پایە بێ ئەوانە ئیتر لەوە تێ ناگەن پێغەمبەری خوا بە قەستی پای داناوە ئەزانی بۆ فەلسەفەی پایەدانا لە ناو مزگەوتا چیە چونکە مزگەوت باخێکە باخی دارخورمایە هەر بۆیە مزگەوتە کۆنەکان زۆربیان پایەکان لەسەر و پانە بێتەوە وەکو دارخورمای لێیە یعنی تۆ بۆ ئەوەی کە وا هەستکەی کە چیتە ناو مزگەوتەوە ها سکوتی مزگەوتیش ناچیتە ناو باخێکەوە باخێک کە سکوتی تایە خوا بە منەزەهی لەوەیە هیچ ڕنگ و بۆیەکی نییە ئیدی هەست بە نزیکی لە خواکەیت و ئەم بنەما ڕۆحی و معنەویە بۆ دروستکردنی شارستانیت بەداخەوە خەڵکانێک هەیە تەنها ئەو دیوە خوێنەوە کە گوایە شارستانیتی ئیسلامی بە خوێن کراوە بەچی کراوە ئەوانە ئەم دیوە معنەوی و ڕۆحیەی کە وەرچرخانێکی گەورە لە فەرهەنگی مرۆیە دروستی کردووە گۆڕانکاریەکی فەرهەنگی قوڵی دروست کردووە ئیدی پاڵی پێوە ناوە پاڵێک کە یەکێ لە پێغەمبەرناسان بە ناوی مارتین لێگنز ڕەحمەتی خوای لێبێ کە مسلمانیش بوو باسێکا فەرمێ شەپۆلێکی دروست کرد هەتا قیامەت بەردەوامە هەتا قیامەت ئێمە ئەتوانین بەردەوامە شارستانیەتی لێ بخڵقێنین فعلەن ئەو قسەی ئەو ئیشەی کرد پیشانیدا تەنها ئەو دیوە معنەوی هێنایە دەرەوە ئەوەی کە هیتلەر لە ئەڵمانیا ئەیوت ئێمە ئایدیۆلۆژیای خۆمان لە بیناکانمانە پیشانە دەین من ئەڵێم پێغەمبەری خوا نە ئایدیۆلۆژیای ئیسلام چونکە ئیسلام ئایدیۆلۆژیانیە بۆ معنای خۆی بسەپێنەوە سەر خەڵکیە بە فەرهەنگی معنەوی خۆی لە ناو بیناسازیە پیشاندا لە ناو شارسازیە پیشاندا لە ناو مامەڵەکردنی ناو بازارە پیشاندا یعنی بازاری جا کردەوە بازارێکی تایبەت کە تایبەتمەندی خۆی هەبوو ئیدی شارەکان لەسەر ئەو بنەمایە شارەکان لەوە پێش لەسەر بنەمای توێژەکان دروستەکان شار ڕۆمیەکان شار فارسەکان و ئەوانە ئەو بابەتانەی نەهێڵا یعنی هەر ئەوە نەبوو لە ئاستا تاکێکا بە قسە ئەمە بکرێ شاری لەسەر ئەوە خولقان شارستانەتی لەسەر ئەوە خولقان وای کرد هەمیشە معنەویەت و ئەخلاق لەگەڵ شتەکانی ترابەیەکەوە بێت یعنی هیچ شارستانێتێکی نوێە بە بۆچوونی من ئەمە بوونی نییە بۆیە ئەو تایبەتمەندەکە شارستانی ئیسلامی شارستانێتی ئەخلاقی بووە بۆ نمونە لە قانونە یەکێ لە تایبەتمەندەکانی قانونی ئیسلامی کە ئێستا لە ئومەمی متحیدەش ئەترافی پێکراوە بریتێ لەوەی کە ئەم قانونێکی ئەخلاقیە بۆ نمونە کاتێک کە کەسێک قەرزێکی بەلای کەسێکی ترەوە هەیە ئەوە تەنها لە شریعەتی ئیسلامی فقی ئیسلامی هەیە کە ئەبێ بۆ تا قەرزەکە یاتەوە ئەگەنا لە شریعەتی ڕۆمیا وا نەبوو لە شریعەتی ڕۆمیا بۆ ئەبێ بیکردا بە کۆیلەی خۆی من وتومە لەم شارستانیەتە لە شوێنی کەش نووسیمە بۆ منە کتێبێکم هەیە بەناوی ڕۆحناسی لێ باسم کردووە لەم شارستانیەتە هیچ شتێک قەدەغە نەکراوە هەڵەیە
هیچ شتێک قەدەغە نەکراوە مەگەر ئەو شتە لەگەڵ بابەتە معنەوی ڕۆحیەکانە پێچوانە هاتوێتەوە. زەواجی ڕێگە پێداوە چکە لەگەڵ ڕۆحا دێتەوە بەڵام زینای ئین پێکردو چکە زینا ڕۆحی مرۆڤەکان وێرانەکە. دیوەمادیەکەی ڕێ لێ گرتووە بەڵام فەلسفە بۆ نمونە فەلسفەی ڕێگە پێداوە کە لەگەڵ بابەتە ڕۆحیەکان نابێتەوە مۆسیقای ڕێگە پێداوە کە لەگەڵ بابەتە ڕۆحیەکان نابێتەوە بۆیە ئەبینین هەمیشە هەر کای لە کایەکانی شارستانەتی ئیسلامی بەشێکی ڕۆحی و ئەخلاقی تایە. بە کورتی ینی ئەم شارستانێتە کۆکەرەوەی فعلەن کۆکەرەوەی دنیا و دینە نە کۆکەرەوەی دنیا و دینە کۆکەرەوەی دنیا و ڕۆحە هەر شتێک پێچوانێتەوە لەگەڵ بابەتە ڕۆحیەکان و بابەتە ئەخلاقیەکانە لێرە جێبووەتەوە برەوی پێداوە. برای پێداوە گەشەی پێداوە بۆیە ئەو هوەری خولقانۆکە ئێستا ئێمە شانازی پێوەکەین ئەوانەی هوەر ناسن ئەزان ئەو ئەخلاقی خولقانۆکە ئێستا مرۆڤاتی شانازی پێوەکە ئەو فەلسفەی خولقانۆکە ئێستا مرۆڤاتی شانازی پێکە بەڵکو ئەو بیناسازیەی خولقانۆکە ئێستا شانازی پێکە کە من چەند ساڵ بۆخۆم ئیشم لەسەر هوەری مقدس و هوەری ئیسلامی ئەو بابەتانە کرد ینی ئەتوانم بڵێم معجزەی ئیسلام تەنها لەو شتانە نییە کە خەڵک ئەیزانێ معجزەی ئیسلام لە دروستکردنی ئەو شارستانەت و ئەو ژیارا بوو کە خولقاندی ئەوەی کە مرۆڤەکان بتوانن پێکەوە بژین ینی هیچ شتێ پێوە نەبێت یانە تەنها خودی مرۆڤ بوون نەبێ مامەڵی ئەخلاقی نەبێ. من هو الأقوى؟ أنا على دين محمد أقول ما يقول فليرد علي ذلك من يستطيع.